ساڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەردەوامی مانگرتنی وریشە مۆرادی لە زیندانی ئەڤین، سەپاندنی دەمان سزای زیندان بەسەر مەنیژە خۆشنود، بانە نادیاری چارەنووسی سینەماکارێکی کورد ڕەزا عەلایی، ئازادی زانیار ئەفسەری بە دانانی بارمتە، خراپی دۆخی قوتابیان لە ناوچە پەراوێزنشینەکانی سیستان و بەلوچستان، ڕێزنێنان یادی چەنگیا بەختکردووی شۆڕشی ژینە، لە سێدارەجانی 4 زیندانی لە زیندانەکانی ئێران، سەپاندنی 11 ساڵ زیندان بەسەر ئەیوب غەریبی پوور و کۆبوونەوەی ناڕزایەتی ئێرانیان دژ بە سزای ئەعدام لە ئاڵمان و هۆلەند. درێژە هەواڵەکان بەردەوامی مانگرتنی وریشە مۆرادی لە زیندانی ئەڤین. وریشە مۆرادی بەندکراوی سیاسی لە دوای نامەیەکیدا ئاماژێ بەوە کردووەکە پێویستە نەهێڵین سیاسەتە شەڕخوازانەکان بابەتی سەرکوت لە ئێراندا بخاتە پەراوێزەوە. لە نوێترین نامە لەلایەن وریشە مۆرادی بەندکراوی سیاسی لە بەندیخانەی ئەڤین جەخت لەسەر ئەوە کراوەتەوەکە پێویستە نەهێڵدرێت پەرستاندنی شەڕ و ئالۆزیەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بیر و ڕایگشتی لەسەر بابەتی سەرکوتگەرانەی ئێران دوور بخاتەوە. هەروەها ئاماژێ بەوەش کردووە بۆ پێشگیری لە کەمپەینەکانی نابۆ سێدارە کە بە مەبەستی کۆتایی هێنان بە سزای سێدارە لە ئێران بەڕێوە دەچێت بەردەوامی بە مانگرتن لە بەندیخانەی ئێڤین ئەدات. سەپاندنی دەمان سزای زیندان بەسەر مەنیژە خۆشنود. مەنیژە خۆشنود بەندکراوی سیاسی و خەڵکی شاری بۆکان لەلایەن لە قی 101 دادگای گشتیەوە دەمانگ زیندان بەسەری دەستەپێندرا. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانانی 1403 شارۆمەندێکی کورد بە ناوی مەنیژە خۆشنود دوای کۆتایی هاتنی خۆناغی لێپرسینەوە لە ئێدارەی ئیسلاحاتی شاری ورمێ گوازرایەوە بۆ بەندیخانەی بۆکان. دواتر لە ڕۆژی 21 ڕەزبەر بە تۆمەتی پڕوپاگەندا لە دژی ڕژیم دەمانگ سزای زیندانی بەسەردا سەپێندرا. شایانی باسەکە ناوبراو کاتێک لە گرتوخانەی ئیسلاحاتدا لە قۆناغی لێپرسینەوەدا بوو لە مافی دەستڕاگەیشتنمە پارێزەر و هەروەها پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا بوو. نادیاری چارەنووسی سینەماکاری کورد ڕەزا عەلایی لە بانە. ڕەزا عەلایی دەرهێنەر و سینەماکاری کورد کە 32 ڕۆژ لەوەبەر لەلایەن هێزەکانی ئێدارای ئیسلاحات لە بانە دەست بەسەرکرا بوو هیچ هەواڵێکی نییە و چارەنووسی نادیارە. ئەم سینەماکارە چەندین فیلمی کورت و درێژی بەرهەم هێناوە کە یەکێکیان لە ژێرناوی زەویە پیسەکان لە فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کەن بەشداری کردووە. شایانی باسەکە ڕەزا عەلایی ڕۆژی چوارشەممە 21 خەرمانانی 1403 لە ماڵەکەی لەلایەن هێزەکانی ئێدارای ئیسلاحاتی بانە دەست بەسەرکرا بوو. بە وتەی سەرچاوەکی ئاگادار نزیک لە بنەماڵەی ڕەزا عەلایی ئەم دەرهێنەرە لە ماوەی دوای دەستگیرکردنی تەنیا یەک پەیوەندی کورتی هەبووە لەو تەلەفۆنەشدا ڕایگەیاندووەکە ئاگاداری شوێنی ڕاگرتنەکەی نییە. ئازادی زانیار ئەفسەری بە دانانی بارمتە. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی کورد بە ناوی زانیار ئەفسەری تەمەن 33 ساڵ خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان بە دانانی بارمتە تا کاتی دوای هاتنی خۆناغەکانی لێپرسینەوە ئازادکرا. زانیار ئەفسەری بە دوای هاتنی لێپرسینەوەکان لە ئێدارەی ئیسلاحاتی شاری مەریوان گوازرایەوە بۆ زیندانی ئەو شارە. ناوبراو کاتێک لە بەندیخانەدا بوو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش بووە. زانیار ئەفسەری لە ڕۆژی 21 خەرمانانی 1403 بەبێ حکمی دادگا دەست بەسەرکرا بوو. خراپی دۆخی قوتابیان لە ناوچە پەراوێزنشینەکانی سیستان و بەلوچستان. بەپێ راپۆرتی شاڵەکانی بەلوچ لە ناوچە پەراوێزخراوەکانی سیستان و بەلوچستان لە دۆخێکی زۆر خراپدا خوێندن بەسەر دەشێت. هەندێک لە قوتابخانەکان بە تەواوەتی سەقف پێداویستی خوێندن و تەنانەت تەختە ڕەشیشیان نییە.
لە دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک لە گوندی کەشار لە شارستانی سەرباز قوسابیان لە جەرەوە و بەبێ بینایەکی وەکو قوتابخانە و تەنانەت بەبێ پێداویستی خوێندن بەردەوامی بە هێڵی خوێندنیانەدەن. هەروەها ئەمساڵ لە قوتابخانەکانی سیستان و بەلوچستان لە قوسابیان پارە وەردەگرن. ئەمە لە کاتێکدایەکە بە پێ ڕاپۆرسەکان لە وەستانی سیستان و بەلوچستاندا زیاتر لە 148,000 منداڵی دوورکەوتوو لە خوێندن هەنکە زۆربەی پەیوەندی بە ئەو بنەماڵانەوە هەیەکە لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. ڕێزلێنان لە یادی چەند گیانبەختکردووی شۆڕشی ژینە. ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 بنەماڵی گیانبەختکردووان فەرزین معروفی، عەلی سەیدی و یەلدا ئاقافەزڵی لەسەر مەزاری عازیزانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بە پێو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵی گیانبەختکردووان فەرزین معروفی، عەلی سەیدی و یەلدا ئاقافەزڵی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخواز مەزاری ئازیزانیان گۆڵباران کردووە و بەڵێنیان داوە درێژە بە ڕێگا و ڕێبازی پیرۆزیان دەن. ڕووخاندنی خانووی شارۆمەندانی بەلوچ و دەست بە سەرداگرتنی لەلایەن حکوومەتەوە. بەردەوامی ڕووخاندنی خانووی نیشەجێبوونی هاوڵاتیانی بەلوچ لە ناوچەکانی چابەهار و دەست بە سەرداگرتنی زەویەکانیان لەلایەن حکوومەتەوە بەردەوامە. بە گوێرەی راپۆرتی هەڵبەش بەڕێوەبەرایەتیە حکوومەتیەکان دوای خاپۆرکردنی ماڵی هاوڵاتیانی بەلوچ لە ناوچەیەک کەم و حوتاباد لە شابەهار دەستیان بەسەر زەویی باوباپیرانی بەلوچەکاندا گرتووە و ڕادەستی دەست و پەیوەندیەکانی حکوومەت کردووە. هاوڵاتیەک دەڵێت سەرجەم زەوی باوباپیرانی ئەو گوندانە لەلایەن حکوومەتەوە دەستی بەسەردا گیراوە لە کاتێکدا خەڵکی ناوچەکە ئێستا هیچ شوێنێکیان نییە بۆ ژیان تەنانەت لە پەراوێزی شارەکانیشدا. گیانەدەستان و برینداربوونی کرێکاران لە ئێران. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ڕووزاوی کارەوە 3 کەس لە کرمان، ئیلام و تاران گیانیان لەدەستا و چەندین کەسیش بریندار بوون. لە پارێزگای کرمان ڕۆژی پێنجشەممە کرێکارێکی معدەنی مسی سەرچێشمە کە بۆ کوژانەوەی 2 کۆمپرێسۆر چوو بووە ژوورەکەوە بەهۆی گازگرتووی گیانی لەدەستا. پێشتریش لە 19 خەرمانان شۆفێری گریدرێک لەم معدەنە بەهۆی ڕووزاوی کارگیانی لەدەستا بوو. لە ڕێکەوتی نوێی ڕەزبار کرێکارێکی هەمان معدەن بەهۆی بەرکەوتنی تایای لیفتراک بریندار بوو. بەپێ ڕاگەیاندنی ئاژانسی هەواڵی کرێکاری ئێران دوای ئەوەی لە ماوەی 2 مانگدا لەم معدەنە 5 ڕووزاوی کار ڕوویداوە، داستان فەرمانی بە داخستنی و کارگە کردووە بۆ ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەو جۆرە ڕووزاوانە و تا ئەو کاتێک کێشەکانی چارەسەر دەکرێن. بە وتەی ڕاگەیاندنەکان کرێکارێکی ئارماتۆربەند لە ئیلام لە 9 چوارەمی باڵەخانەیەکەوە کەوتووەتە خوارەوە و گیانی لەدەستاوە. هەروەها لە تاران کرێکارێکی ئەفغانستانی تەمەن 40 ساڵ لە کاتی هەڵکەندنی بیرێکدا بەهۆی گازگرتووی گیانی لەدەستاوە و هاوکارێکی ئەم کرێکارە ئەفغانستانیە کە بۆ یارمەتیدان چوو بووە ناو بیرەکە ژاراوی بووە و گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە. وتەبێژی ڕێکخراوی فریاکۆتنی پارێزگای تاران ڕاگەیان لە ئەنجامی ڕووزاوی ئاگرکەوتنەوە لە بازاڕی ئاسنی شەعاباد تا ئێستا 7 کەس بریندار بوون، لۆ ژمارەیەش کەسێک بە سووتانی سکەوە بۆ نەخۆشخانەی یافتاباد گوازراوەتەوە. لە سێدارەزانی 4 زیندانی لە زیندانەکانی ئێران. بە پێ هەواڵەکان چەند زیندانی لە زیندانەکانی ساری و گۆرگان، قزڵ حەساری کەرەج و ڕاشت لە سێدارەزراون. ناوەندی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاند ڕۆژی شەممە 21 ڕەزبەری 1403 زیندانیەک بە ناوی مۆزەفەر کەرەمی تەمەن 40 ساڵ خەڵکی ڕەشت لە زیندانی ساری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارەزراوە. زیندانیەکی دیکە ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەری 1403 بە ناوی ئیراج مۆرادیان بە تۆمەتی کوشتن لە زیندانی گۆرگان لە سێدارەزراوە و ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەری 1403 حکومی عەزامی زیندانیەک بە ناوی سەتار خۆسرەوی خەڵکی هەرسینی کرماشان لە زیندانی قزڵ حەساری شاری کەرەج جێبەجێکرا و هەروەها زیندانیەکی دیکە بە ناوی ئیمان بەخشش خەڵکی ڕەشت
بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی لاکانی ڕاشت لە سێدارەدرا. سەپاندنی 11 ساڵ زیندان بەسەر ئەیوب غەریبی پوور. دوای تۆمارکردنی داخوازی پێداچوونەوەی ئەیوب غەریبی پوور حاجی پوور، یەکێک لە دەستبەسەرکراوەکانی ناڕزایەتیە سەرتاسەریەکانی ساڵی 1401 حکمی 11 ساڵ زیندان و دوورکەوتنەوەی بۆ زیندانی کرمان لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پشتڕاستکرایەوە. ئەیوب غەریبی پوور حاجی پوور لە دایکبووی 10 بەهمەنی ساڵی 1373 لە خەزەڵوەری 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانی یەخوازەوە لە پەیوەندی لەگەڵ ناڕزایەتی سەرتاسەریەکان دەست بەسەر و بۆ زیندانی شەیبان لەم شارەدا گوازرایەوە. دوجار لە 24 خەزەڵوەری ساڵی ڕابردوو بە دانانی بارمتەی 3 ملیارد تمەن لەم زیندانەدا ئازادکرا. غەریبی پوور پێشتر لەلایەن دادگای ئینقلابی یەخوازەوە بە تۆمەتی سووتاندنی بانقەست و لەناوبردنی مڵک و ماڵی گشتی و پڕۆپاگەندا دژی ڕژیم سزای زیندانی بەسەردا سەپێنرا بوو. کۆبوونەوەی ناڕزایەتی ئێرانیان دژ بە سزای عەدەم لە ئەڵمان و هۆلەند. ژمارەیەک لە ئێرانیانی ئازادیخواز لە ئەڵمان و هۆلەند بە بۆنەی ڕۆژی جیهانی دژ بە سزای عەدەم کۆبوونەوە و ناڕزایەتی خۆیان دەربڕی. بە دوای بانکێشکردنی ناوەندی تێکۆشانی ئازادی بەندکراوانی سیاسی لە ئێران و بە بۆنەی ڕۆژی جیهانی دژ بە سزای سێدارە، کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی ئاڵمان و هۆلەند کۆبوونەوە و خوازیاری ئازادی بەندکراوانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران بوو. دووە هەواڵ ناڕزایەتیەکان لە دژی نەتانیاهو لە چەند وڵاتی جیهان. لە وڵاتانی فەڕەنسا و پۆرتۆگال ڕێپێوانێکی ناڕزایەتی بە بۆنەی پاڵپشتی لە خەڵکی فەلەستین و لۆبنان بەڕێوەچوو. ناڕازیان خوازیاری دوای هاتنی سیاسەتی شەڕخوازانەی نێتانیاهو کۆتای هاتنی شەڕ لە لۆبنان و فەلەستین بوون. لە وڵاتی ئیسرائیل خەڵکی ناڕازی لە سیاسەتی شەڕخوازی دەوڵەتی ئیسرائیل ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری کۆتای هاتنی شەڕ و هەروەها بەدەستهێنانی ڕێکۆچنامەی گۆڕینەوەی دیلەکانی شەڕ بوون. جێگای ئاماژەیەەکە لە دوایین هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان لە 3 هێرشی هەواییدا لانی کەم 15 کەس گیانیان لەدەستاوە و 37 کەسیش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد واستە.